چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک جەخت لەسەر پێویستی بوونی پەیوەندیکی باش لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەکەنەوە و ڕایدەگەیەنن نەبوونی پەیوەندیکی باش لە ڕابردوودا کاریگەری نەرێنی لەسەر پرسی کەرکووک دروست کردووە. دەبێت سەرکردایەتی سیاسی کورد بە عەقڵی موچەخۆر تەعامل لەگەڵ بەغایانەکە هەر کاتێک موچەی پێ نەدایێتر ئەو ڕەخنە لە بەغا بگرێت و پەیوەندیەکانی لەگەڵ بەغا بچڕێنێ بەڵکو دەبێت بە عەقڵێتی ئیستراتیژی و زۆر سیاسیانە تەعامل لەگەڵ بەغایە بکات چونکە ئەمڕۆ دەبینین زۆربەی هەنگاوە سیاسیەکان بە ئاراستی بەغایەوە دەبێت لەگەڵ بەغدایە پەیوەندیەکان ئاسایی بکرێتەوە چونکە دوای شەڕی داعش زۆرترین بەریەکەوتون دانیشتن حکوومەت یارم لەگەڵ بەغدایە کەواتە دەبێت لە ئێستا ئامادەسازی بۆ ئەوە بکرێت کە پەیوەندیەکان ئاسایی بکرێتەوە و پرسی بوجە و پرسی پێشمەرگە و ئایندەی ناوچە کورسانەکانی دەروی ئیداری هەرێم لەگەڵ بەغدایە تاوتێ بکە بۆ ئەوەی ببینە دراوسەیەکی باشتر لەوەی کە لە ڕابردووە هەبووە. بەداخەوە ئەوەیە بینێت زۆر جار یا لایەنداری پەیوەندیارە یاخۆت کەسایەتی و شخصیەتی پەیوەندیارە بۆیە داواکەین سەرکردایەتی سیاسی کورد پەیوەندەکانی لەگەڵ بەغا هەمیشە بەو ئاراستەیە بێ کە ئامانجەکانی گەلی کوردە و ئێمە لەگەڵ حکوومەتی ناوەندی لەگەڵ حکوومەتی عێراقی هەتا ئەو ڕۆژەی ئەبینە دوو دراوسەی باش ئەبێ بەیەکەوە پەیوەندەکانمان بمێنێ دانوستانەکانمان بە شێوەیەک بێ کە خزمەت بە گەلی کورد و خاک و نیشتمان و نەتەوەمان بکە تا لە دواییدا دەستکەوتێکی گەورەتر بەدەست بێن لەو دەستکەوتانەی کامانە نەک بەداخەوە کۆمەڵی دەستکەوتمان لە بار چوونە بەهۆی لاوازی دانوستانەکانمان و بەهۆی لاوازی داواکارەکانمان. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی ڕایدەگەیەنێ حکوومەت هێرام لە ڕابردوودا پلانی وردی بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغدا نەبووە و ئەوەش بە زیانی پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان کۆتایی هاتووە. لە ئێستادا هیچ پەیوەندیەکی سیاسی ئیداری ئابووری لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی بوونی نەماوە. دوو حکوومەت جیاواز لە یەکتری کار دەکەن و کۆنتاکت نییە ئەوەی کە هەبێت کە ناوی پەیوەندی بێ لە نێوان ئەم دوو حکوومەتە تەنها لە شەڕی داعش و بە تایبەتی لە منتیقەکانی سەهلی مووسڵ نینەوە ئەو خاکی ناوچانی کە بەشێکی ناوچەکانی کوردستان و بەشێکی خاکی مووسڵەکە سەر بە حکوومەتی ئیتیحادیە. ئێمە یعنی خوازیار بووین پەیوەندیەکان لە بوارەکانی دیکەشا هەبێت چونکو ئەمڕۆکە نێتەوەکەمان پێویستی بە ئەو پەیوەندیەیە و ناوچە داوڕاوەکان لە کوردستان پێویستیان بۆ پەیوەندی باشانیە نێوان ئەم دوو حکوومەتە. ئێمە خۆمان زەرمەند ئەبین. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن هەر کات پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بە ئاراستەیەکی تند ڕۆشت بێ حکوومەتی ناوەند تۆڵەی لە ناوچە جێناکۆکان کردوتەوە لە نمونەی دواخستنی مادەی 140 ڕاگررتنی بودجەی پارێزگای کەرکووک کە لە ئێستادا و پرسانە دووچاری چاقبەستن هاتوون. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.